نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست. أبو هريرة بمعنى جرته فرمي الرجل كان رسول الله صلى الله عليه وسلم أهاد بچێتە سەر من بەرەکەی دیارە ڕۆژی جمعە بووە، هەنگاوی یەکەم چووە سەر، یعنی پلەی یەکەم چووە سەر، فەرمووی ئامین. پاشان پلەی دووهەم چووە سەر، فەرمووی ئامین. پاشان پلەی سێهەم چووە سەر، فەرمووی ئامین. ئەفەرمێ لە دوایە ئەسحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا، ئەمڕۆ تۆ شتێکت کرد کە پێشووتر قەت نەتەکرد. سێ جار فەرمووت ئامین، لەگەڵ هەر پلەیەکا کە ئەچوویتە سەر ئەتفەرموو ئامین. ئەوە چی بوو ئەی پێغەمبەری خوا؟ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم، ئەوە جبریل بوو عليه السلام، هاتە لام فەرمووی لەگەڵ هەنگاوی یەکەما فەرمووی رغم أنف عبد دخل عليه رمضان فلم يغفر له فقلت آمين. فەرمووی جبریل فەرمووی لوتی بەخۆڵا بچێ، بەدبەخت و نەکبەت بێ ئەو کەسێک کە مانگی ڕەمەزانی بەسەرا هات نەیتوانی ئەوەندە کار و کردەوەی چاکی تیا بکات تاوەکو بەهەشت بەدەست بێنێ. ئەڵێ منیش وتم ئامین. فەرمووی هەنگاوی دووەم کە چووە سەر فەرمووی رغم أنف عبد ذكرت عنده فلم يصلي عليك فقلت آمين. فەرمووی لوتی بەخۆڵا بچێ، بەدبەخت و نەکبەت بێ کەسێک کە ناوی تۆی لا هێنرا و سڵاواتی لەسرت نەدا. ئەڵێ من شوتم ئامین. پاشان فەرمووی لە هەنگاوی سێهەمە فەرمووی رغم أنف عبد أدرك والديه أو أحدهما فلم يدخل الجنة فقلت آمين. فەرمووی لە هەنگاوی سێهەمە جبریل فەرمووی بەدبەخت بێ، لوتی بەخۆڵا بچێ، قوڕی بەسەر بێ کەسێک کە لە ژیانی خۆیان و لە کاتێکا کە توانای هەبوو باوکو دایکی یان یەکێکیان کەوتنە لای نەیتوانی بەهەشت بەدەست بێنێ بەهۆی ئەوانەوە. ئەڵێ منیش وتم ئامین. بەڕاستی خۆشەویستەکانم، مانگی ڕەمەزان فرسەتێکی زۆر گەورەیە. نەکبەتە، بەدبەختە ئەو کەسەی کە مانگی ڕەمەزان بەسەریا بێت و بڕوا ئەو نەیتوانی بێ خۆی تەصفیە بکە، خۆی پاک بکاتەوە، لە گوناحەکانی ئەو ساڵە خۆی پاک کردبێتەوە. نەکبەتیە و بەدبەختیە کەسێک کە باسی پێغەمبەری لەلا بکرێ سڵاوات نەداتە سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. نەکبەتیە و بەدبەختیە کەسێک کە دایک یان باوک یان هەردووکیانی لا بوو بێت و نەیتوانوێ بەهۆی ئەوانەوە بەهەشت بسێنێ، بەهەشت بکڕێ، بە تایبەت ئەگەر دایک و باوک لە کاتێکا بوو بێتن کە احتیاجی ئەو بوو بێتن. بەڕاستی نەکبەتیە و بەدبەختیە کە نەیتوانی بێ بەهەشت بۆ خۆی بکڕێ، چونکە ئەوە سلعەیەکە، کاڵایەکە لە کاڵاکانی بەهەشت. ئەو نەیتوانی بێ مستحق ئەوەیە کە جبریل بەدبەختی بۆ بکا و نەکبەتی دوعای نەکبەتی بۆ بکە و پێغەمبەری خوایش ئامینی لەسەر بکە. خۆشەویستەکانم، لەناو ئەم حەدیثە ئێمە مەبەستمان زیاتر مانگی ڕەمەزانە. مانگی ڕەمەزان مانگێکە پڕ لە خێر و بەرەکەت، مانگێکە پڕ لە فەزڵ و گەورەیی. حەقە ئینسانی مسلمان بتوانێت ئیسفادە لەو فەزڵ و گەورەیانە بکات کە لە مانگی ڕەمەزانە هەیە. یەکەم فەزڵ خۆشەویستەکانم ئەوەیە کە خوای تەعالا لە مانگی ڕەمەزانە قورئانی دابەزاند. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە خوای تەعالا
قورئانی تیادا بەزان کە بەڵگە و نیشانەی ڕوونی تایە بۆ ڕێنماییکردنی مرۆڤەکان، بۆ ناساندنی ڕێگای حەق و ڕێگای ناحەق. هەر کەسێ بتوانێ سوودی لێ وەربگرێ، بتوانێ ئەو ڕێنمایانە جێبەجێ بکە، ئەوە بەختەوەر ئەبێ. رسول الله ئەفەرمێ صلى الله عليه وسلم ئەگەر یەکەم شەوی ڕەمەزان کە ئێمە تەراویحی تیاکەین، یعنی شەوی پێشی دەستپێکردنی ڕۆژوو، ئەگەر یەکەم شەو بێتە سەرا لە مانگی ڕەمەزانە، یعنی کە شەوەکەیە بە بەیانی ڕەمەزانە، پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم صفدت الشياطين ومردت الجن وغلقت أبواب النار فلم يفتح منها باب وفتحت أبواب الجنة فلم يغلق منها باب. أفرمي الشيطان كان كوتو زنجير أكرين درقا كاني جهنم دا أخرين هر هموي ودرقا كاني بهشتش أكرين وهر هموي. أمجا رسول الله فرموي وبان دريك بان أكا الله أي أو كسيك حزل كاري خير أكي فرمو أو إيتر كاري خير بك، وأي أو كسي كحزل كاري شر أكي إيتر بو استجاري كان مجالي كاري شرنية. خوش يسكان مانجي رمضان مانجي كأجر إنسان إسفادي ليبكا باكي كاتوا باكي كاتوا. رسول الله فرمي صلى الله عليه وسلم نوێژەکان پێنج فەرزەی نوێژەکان ئەم نوێژ بۆ ئەو نوێژ ئەگەر ئینسان ئازابێ ئەتوانێ بیکاتە کەفارەتی نێوانیان ئەگەر گوناحێکی کردبێ. جمعە بۆ جمعە ئەگەر ئینسان ئازابێ ئەبێتە مایەی کەفارەتی گوناحەکانی نێوانیان. هەروەها ڕەمەزان بۆ ڕەمەزان گوناحی ئەو ساڵە ئەسڕێتەوە ئەگەر ئینسان ئازابێ و چاکی لێ بکاتە دارا و قۆڵی لێ هەڵکا و دەستکا بە کار و کردەوەی چاک، هەوڵ بدا خۆی پاک کاتەوە، هەوڵ بدا واز بێنێ لە خراپەکاری، هەوڵ بدا ئەخلاق و ڕەوشتی جوان لە خۆیان بەرهەم بێنێ، بەڕاستی ئەوە خێر و بەرەکەتە بۆی. هەروەها لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. ئەفەرمێ هەر کەسێ مانگی ڕەمەزان بە جوانی بەڕێک و پێکی ڕۆژووی تیا بگرێ، خوای تەعالا ئیکاتە کەفارەتی هەموو گوناحەکانی. یعنی مانگی ڕەمەزان مانگی لێبوردنی گشتیە، مانگی لێخۆشبوونی گشتیە، ئەو پیاوەیە بتوانێت ئیسفادەی لێ بکە. عمرەکردن لە مانگی ڕەمەزانە خەیرەکەی زۆر زۆرە. ئافرەتێکی ئەنساری گەیشتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکا کە پێغەمبەری خوا خۆی کۆ کردبووە لەگەڵ سەحابەکانە بۆ حەج بچن، بینی ئەو خۆی ئامادە نەکردووە، فەرمووی ئەی تۆ بۆ نایی لەگەڵمانە؟ ئەمە فرسەتێکە بۆ نایی لەگەڵمانە بۆ حەجکردن. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئێمە دوو وڵاخمان هەیە و پیاوەکەم لەگەڵ ئێوەیە دێت و وڵاخێکی تریشمان پێویستە و ناتوانین بەبێ ئەو وڵاخە بژین، بۆیە هەر یەکێکمان ئەتوانین بین بۆ حەجدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دەی ئەتوانی ساڵی داهاتوو ئەگەر ڕەمەزان هات عمرە بکەی، چونکە عمرەکردن لە ڕەمەزانە وەک ئەوە وایە حەج بکەی، یان لە ڕیوایەتێکی ئیمامی مسلمە وەک ئەوە وایە حەج لەگەڵ منا بکەی. طبعا عمرە جێی حەج ناگرێتەوە، بەڵام لە فەزڵەکەیە. هەر کەسێ لە ڕەمەزانە عمرە بکە وەک ئەوە وایە لەگەڵ پێغەمبەرە حەجی کردبێ، لە فەزڵ و لە ئەجر و لە پاداشتەکەیە. مانگی ڕەمەزان لەیلەت القەدری تایە خۆشەویستەکانم، لەیلەت القەدر کە خەیرکردن و چاکەکردن و عیبادەتکردن و زکرکردن و قورئان خوێندن و دوعاکردن لەو شەوە بە قەدەری 1000 مانگ زیاترە. خوای تعالی ئەفەرمێ إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. جبريل تيادا أبزي ملائكة كان دا أبزن تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. حمو خير خيراتك لو شو دياري أكري، حمو قضاء قدرك خير هروها شركشي لو شو دياري أكري. بويا فرصته بالراسي أو شو إنسان أو أن ذكر دوي شاك كوكاتوا أو أن دا عبادتي باش كوكاتوا كوا بيخات بهاشتوا. لحديث هاتوا في غمرة فرمي صلى الله عليه وسلم من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هركسي ليلة القدر بجواني لبر خاطري خوا بقريت، وطبعا عبادتي تيابكا، شونيوجي تيابكا، دعاء تيابكا، ذكري تيابكا، خوي تعالى لحمو جناحكاني بيشوي خوشه به فرصته خوشه يسكانم. نوجي تراويح لرمضان هي
بالراسين يجي تراويح خير وبركتك زور زور قوريه. رسول الله أفرمي من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. أما بو بس غفران ڕۆژوو گرتنی مانگی ڕەمەزان ئەبێتە مایی کەفارەتی گوناحەکانی پێشوو، لەیلەتول قەدر ئەبێتە مایەی سڕینەوەی گوناحەکانی پێشوو. هەروەها لە تەراویحیش بەشداربوون لە تەراویحە، تەراویحکردنیش ئەبێتە مایەی غفران، غفر له ما تقدم من ذنبه. بەڵام لەگەڵ ئیمامە دەست پێ بکە و لەگەڵ ئیمامیشا کۆتایی پێبێنە. پەلە مەکە، مەیە لە مزگەوت تەنها 4 ڕکاتە فەرزەکە بکەیت و دوای ئەوە بڕۆی. لەگەڵ ئیمامە دەستی پێ بکە، هەر لە ئەوڵەوە کە دەستی پێکە حتا وەکو کۆتایی کە سەلام ئەدەنەوە خوا حافیزیەکەن و ماڵاواییەکەن کۆتایی پێبێنە. فرسەتە خۆشەویستەکانم، دووبارەش نابێتەوە ئەمە بەس تەنها لە ڕەمەزانە هەیە، لە غەیری ڕەمەزانە ئەم ئەجر و پاداشتەی بەم شێوە نییە. ئیعتیکافکردن لە مانگی ڕەمەزان لە مزگەوتە، ئەم سنەتە پشتگوێ کراوە، ئەم سنەتە ئیهمال کراوە. رسول الله صلى الله عليه وسلم خۆی و خێزانەکانی و زۆرێک لە ئەصحابەکان دەشەوی ئەخیر لەگەڵ ڕۆژەکانیا بە کاملی ئیعتیکافیانە کرد، لە مزگەوت دەرنەئەچوون، لە مزگەوت دەرنەئەچوون، هەر خەریکی عیبادەتکردن بوون، هەر خەریکی تاعەتکردن بوون. ئەم سنەتە ئێستا لە ناو ئێمە لە زۆربەی شوێنەکان مرێنراوە، نەماوە. مع العلم ئەمە یەکێکە لە سنەتە هەرە گەورەکان و پێویستە ئینسانی مسلمان هەوڵ بدا زیندوی کاتەوە. ئەم هەموو خێر و خێراتانە لە مانگی ڕەمەزانە هەیە و تۆ بێلی هەروە بە ئاسانی بڕوە. و طبعا زۆری تریش بەڕاستی هەر کەسی ئەمانە لە دەست بدا شایستەی ئەوەیە جبریل عليه السلام دوعای بەدبەختی بۆ بکاو پێغەمبەرش بفەرمێ ئامین. ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەی، دامەزراومان بکەی لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ربی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ربی خوایە لێمان خۆش ببی، یا ربی بمان گەیەنیتە ڕەمەزان، یا ربی لەوانە بین کە لە ڕەمەزانە ئەوەی لە توانایانە هەیە لە چاکە و لە خێر و خێرات ئەنجامێدەن. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، هەروەها رسول الله صلى الله عليه وسلم لمانگی ڕەمەزانە وەکو لە حەدیثەکەی بخاری و مسلمە هاتووە لە ئیبنی عەباسەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی هەر بەخشیندە و سەخی بووە، بەس کە مانگی ڕەمەزان بەهاتایە سەخاوەتەکەی و بەخشیندەیەکەی سنووریە بڕی. کاتێک کە جبریل عليه السلام ئەهات دەرسی پێغەمبەرێدایەوە لە قورئان، بۆیە مانگی ڕەمەزان مانگی قورئانە، مانگی خوێندنەوەی قورئانە. حەقە ئینسان یعنی زۆر تەرکیز کاتە سەر قورئان خوێندن لە مانگی ڕەمەزانە و گوێگرتن لە قورئان. هەندێک لە پیاوچاکان کە مانگی ڕەمەزان بەهاتایە هەموو شتێکیان هەڵەگرت ئیلا قورئان خوێندن نەبێ، دەستیان لە هەموو کارێک هەڵەگرت. جا زۆر گرنگە. و هەروەها بەخشیندەی بۆ لە مانگی ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند قات بەخشیندە ئەبوو، حتا لە بای تیژ کە چەند خێرایە ئەوەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێرا ئەبوو لە بەخشیندەیە. بۆ چونکە بەڕاستی ڕۆژوگرتن و نوێشکردن و خێرکردن و زەکاتدان هەر هەمووی کە کۆ بێتەوە بەیەکەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان بڕاتە بەهەشتەوە. لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە بەهەشتا خوای تەعالا قەسر و قوسورێلێکی داناوە، یعنی ماڵ و خان و قەسر و قوسورێکی داناوە بە شێوەیەک بیناکراوە، لە دەرەوە ناوەکەی ئەبینی، لە ناویشەوە دەرەوەی ئەبینی. وتیان بۆ کێیە پێغەمبەری خوا؟ فەرمووی بۆ ئەو کەسەیە کە قسەی شیرین بێ، گفتاری شیرین بێ لەگەڵ ماڵ و مناڵیە، بە تایبەت لەگەڵ ماڵ و مناڵیە، لەگەڵ ژنەکەیە، لەگەڵ مناڵەکانیە، لەگەڵ دۆست و دراوسەکانیە، لەگەڵ کەس و کارەکانیە، لەگەڵ هەموو ئەوانەی ئەیان ناسێ، قسەی شیرین بێ، گفتاری شیرین بێ. هیچ شتێک بە توندڕەوی نایە، هیچ شتێک بە تووڕەیی و بە قسەی ناشرین نابێ، بە تایبەت لە مانگی ڕەمەزان. لە مانگی ڕەمەزانە براینە با مانگی ڕەمەزان بکەینە مانگی گفتاری شیرین. پاشان فەرمووی و ناندان خۆشەویستەکانم، ناندان و خێرکردن زۆر مهمە، ناندان و خێرکردن زۆر مهمە خۆشەویستەکانم. حتا لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەگەر نانی ڕۆژوانێک بدا خێری ئەویشی دەسەکەوێت. یعنی ئەگەر تۆ نانی یەک ڕۆژوان بدەی، فتاری یەک ڕۆژوان بدەی، وەک ئەوایە تو ئەو ڕۆژە 2 جار ڕۆژوت گرت بێ، خێری 2 ڕۆژت هەیە، بێ ئەوەی کابراش خێرەکەی کەم بێتەوە. زۆر مهمە خۆشەویستەکانم. لە دەستی خۆتانی مەدەن خێرکردن لە مانگی ڕەمەزانە زۆر جیاوازە. ئەگەر توانات هەیە زەکات بەڕێک و پێکی بدە لەسەرەوەی زەکاتیشەوە، با خێر و سەدەقات بکەن بە پێی توانە ئەوەندەی کە توانات هەیە. و ئەدامە الصیام ئەو بەهەشتەی بۆ کێیە؟ بۆ ئەوەی گفتاری شیرین بێ، بۆ ئەوەی خێر و سەدەقات بکاو، نانی خەڵک بدا، و بۆ ئەو کەسەیشی کە ڕۆژوو ئەگرێ. ڕۆژوگرتن زۆر مهمە خۆشەویستەکانم، زۆر مهمە. ئەگەر تو لەبەر خوا بیگری، لەبەر ڕیا نەبێ،
خەڵکانێکەیە بە ڕۆژون بڕاتە بێ کەس نازانێ، حتا ڕۆژووی سونەتیش کەس نازانێ بە ڕۆژون. یعنی ئەوەندە ئیشارنەوە تۆش لەبەر خوا ڕۆژوو بگرە، لەبەر ئەوە مەیکە خەڵک بڵێ وەڵاهی بە ڕۆژووە یان خەڵک بڵێ وا لەبەر خاتری خوا بە ڕۆژوو بە. و چوارەم صفەت ئەوانەی کە ئەو بەهەشتانە بۆ ئەوان دانراوە وصلى لله بالليل والناس نيام، شەو نوێژیکردن لە کاتێک خەڵک خەوت بێ هەڵ ئەسێ، چونکە ئەو کاتە بۆچی خۆ شەو نوێژی هەر هەمووی حتا تەراویحی شەو نوێژیە خۆ زۆر مهمەوە، هەر هەموویشی خێری هەیە، بەس ئەو شەو نوێژیەی کاتێک خەڵک خەوتووە و هەڵەسی زۆر گرنگە، زۆر گرنگە. مانگی ڕەمەزان براینە مانگیەکە ئەگەر ئینسان بێوێ بەهەشت بۆ خۆی ئەکڕێ. ڕۆژێکیان رسول الله صلى الله عليه وسلم بە سەحابەکانی فەرمووی ئەمڕۆ کێ بە ڕۆژوو بوو؟ دیارە ڕۆژی ڕەمەزان نەبووە، غەیری ڕۆژی ڕەمەزان. ئەڵێ ئەبوو بەکر مادام پێغەمبەر فەرمووی ئیتر ریایتیان نییە، پرسیاری کرد پێغەمبەری خوا فەرمووی ئەمڕۆ کێ بە ڕۆژوو بوو؟ ئەبوو بەکر فەرمووی من ئەی پێغەمبەری خوا. پاشان فەرمووی کێ ئەمڕۆ شوێنی جەنازەیە کەوت؟ ئەبوو بەکر فەرمووی من. پاشان فەرمووی کێ ئەمڕۆ نانی هەژارێکی داوە؟ ئەبوو بەکر فەرمووی ئەی پێغەمبەری خوا من. پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی کێ ئەمڕۆ سەردانی نەخۆشێکی کردووە؟ ئەبوو بەکر فەرمووی من. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمانە لە هەر کەسێکە کۆ ببێتەوە ئیلا ئیباتە بەهەشتەوە. زۆر گرنگە خۆشەویستەکانم، دینی ئیسلام دینی ئەخلاق و ڕەوشتە، دینی قسەکردن نییە بەس قسەی زل، دینی خۆفەرزکردن نییە بەسەر خەڵکە، دینی ڕەوشتی جوانە، دینی تەواضع و خاکیبوونە، دینێکە فێرتەکە کە تۆ بەرامبەر بە هەموو خەڵکی نەرمونیان بی، دینێکە فێرتەکە کە تۆ بە دەمی هەموو خەڵکیەوە بی، فەرق نەکەی لە بینی خەڵکیە، جیاوازی نەکەی لە بینی خەڵکیە. زۆر گرنگە خۆشەویستەکانم، ئەگەر حەزەکەی بەهەشت بەدەست بێنی ئەم صفاتانە لە خۆت بەجێ بێنە، لە خۆتا بەجێ بێنە، بە تایبەت لە مانگی ڕەمەزانە. مانگی ڕەمەزان چەند جارێک من لەم شوێنەوە باسم کردووە، ناوی بنە ناوەندی ڕاهێنان، مرکزی تەدریب، بنکەیەکی ڕاهێنانە بۆ ئەوەی ڕادبێنێتە لە مانگەکانی تریشا چاک بی. ئەگەر تا ئێستا کەم و کورتیەک تێ لە ئەخلاقتا، لە ڕەوشتا، لە عیبادەتەکانتا، لە عەقیدە و بیرروباوەڕتا هەوڵ بدە ڕەمەزان بکەرە فرسەتێک بۆ تەوبەکردن و بۆ خۆ چاککردن و بۆ بە خۆداچوونەوە. زۆر گرنگە بەڕێزانم، خوای تەعالا هەمووی بکاتە نەسیبمان.